ئیمامی عوسمانی کوڕی عەفان ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کاتێککە حەسر کرا لەلایەنی توندڕەوەکانەوە، بەڵێ ئیمامی عوسمان ڕەزای خوای لێ بێ فەرمووی خەوم بینی، ئەم شەو خەوم بینی. لە خەومدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە خەوم. جاریوە مردوەکانمان لە خەومانە سەردانیمان دەکەن، کاتێک کە خەو دەبینن سەردانیمان دەکەن. بەڵێ ئەوەی شەڵات جومعەی تایبەت باسی ئەوە دەکەین مردوەکان بۆچی سەردانی زیندۆکان دەکەن، بۆچی دێنە خەوی زیندۆکان، هۆکارەکان چین؟ ئەوە ئینشاڵڵا تایبەت باسی دەکەین ئەگەر خوا تەمەن باقی بدات. ئیمامی عوسمان ڕەزای خوای لێ بێ فەرمووی ئەم شەو خەوم بینی، لە خەومدا پێغەمبەری خوام بینی صلی الله علیه وسلم لەگەڵ ئیمامی ئەبوبەکر و ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێ بێ. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئەی عوسمان بەیانی بە ڕۆژوو بە، چونکە لای ئێمە فتارەکەیتەوە، لای ئێمە فتارەکەیتەوە، بۆیە فەرمووی ئەمڕۆ دەکوژرێم. بێگومان کوژرە، شەهید کرا ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. لە دوای مردن یەکسەر ئیمانداران بە یەک دەگەن، وەڵڵاهی دوای چەند چرکەیە کە دەمریت دەگەی بە خۆشەویستەکانی خۆت ئەگەر بەهەشتی بی، والله دەگەی بە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، دەگەی بە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، دەگەی بە پیاو چاکان و خواناسان سەردانیان دەکەی، ئەوانی سەردانی تۆ دەکەن ناو گۆڕدا. بەڵام چۆن ئەو ژیانە ئێمە نایزانین، کەواتە مردوەکانمان سەردانی یەکتری دەکەن، بێگومان ئەوانەی کە بەهەشتی. ئیمامی عوسمان ڕەزای خوای لێ بێ دوای چەند ساڵێک تقریبا 25 ساڵێک دوای کە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جیا بووە ئەو وفاتی کرد و دوای 25 ساڵ ئەمیش وفاتی کرد و بە یەک گەیشتن. لەگەڵ ئیمام ئەبوبەکر چەند ساڵێک، لەگەڵ ئیمام عومەر ڕەزای خوای لێ چەند ساڵێکی کەم بوو. بۆیە مردوەکان بە یەک دەگەن و سەردانی یەکتریش دەکەن.